یانی هەولێر دوایەوەی توانی برنەوەکەی لەگەڵ هانۆی ڤێتنامی دووبارە بکاتەوە و سەرکوێت بۆ نیوەی کۆتایی. شکستە گەورەکەی کوێتی دەنگۆیەکی زۆری نایە و لە نێو شەقامی وەرزشی و هاندەرانیش لەگەڵەوەی دڵخۆشن بە سەرکەوتنی هەولێر، بەڵام لە ئاستی یانەکەیان ڕازی نین. یانەی هەولێر دوای ئەوەی لە یاری گەڕانەوەی قۆناغی هەشتی جامیەچێتی ئاسیا میوانداری هانۆی ڤێتنامی کرد و توانی بە 2 گۆڵی خاوێن یاریەکە بباتەوە. کاتێک هەریەکە لە ئەمجد ڕازی و هەڵگورد مەلا محەممەد گۆڵەکانیان تۆمار کرد و لە یاری چوونیش بە سەرزێڕینەکەی ئەمجد ڕازی براوە بوو بە گۆڵێکی بێوەڵام. بە ئەنجامی هەردوو یاری یانەی هەولێر بە 3 گۆڵی پاک سەرکەوتوو بوو. بۆ جاری سێم گەیشتە یاری پێشکۆتایی و لەم قۆناغا ڕوبەڕووی یانەی کیچی هۆنگکۆنگ دەبێتەوە. پێشەچ پیرۆزبایی لە یانی وەرشی هەولێر دەکەم بە بۆنی ئەو سەرکەوتنەوە مەزنەوە دووبارە هیوای بۆ یانی وەرشی هەولێر و بۆ جەماوەڕ گەڕاندەوە کە جارێکتر بتوانێت بچێتەوە یاری کۆتایی جامی ئاسیا و پاڵەوانتیەکە بەدەستبێنین و جامەکە بگەڕێنینەوە شاری هەولێر. بە حقیقەت وەکو ئەنجام یانەی هەولێر توانی سەرکەوتن بەدەستبێنێ، بەڵام وەکو ئەدای یانێ ئەولێر ئەدای وەکو پێویست نەبوو. دەتوانم بڵێم ڕاهێنەری یانەی هەولێر و دەستەی کاجێڕی پێویست بەوە دەکاتن تا زووە مڕازعەیەکی تیپەکە بکەن بە تایبەتی لە هێڵی ناوەڕاست کە دەتوانم بڵێم نەیتوانی لە هەردوو یاریەکەدا بەو ئاستە پێویستە دەربکەوێت و بتوانێت کۆنتترۆل یاریگا بکاتن. دەستەی کارجێڕی یانی هەولێریش هەوڵ دەدات یاریەکانی یانەکەیان لە لوبنانەوە بگوازنەوە بۆ ئوردن بۆ ئەوەی هاندەران بتوانن ئامادەی یاریەکە ببن. تۆ لە خاچ خۆت یاری ناکەی، لە دەرەوە شار ببێت جەماوەڕ یاری بکەی، ئەوە تۆزێک ئەستەمە بۆ یارکەن، بەڵام ئێمە تا وڵاتی لوبنانمانە بزار بۆ ئەوەی ئاسان کارێ بکەین. نووسراوەمە ئاراستەیەکی تورکیای عێراق کردی، ئەوانش لەگەڵ یەکی تورکیای ئاسیای قسەیان کردووە کە گوایە یاری ئەو جارەمان لە لوبنان نەبێت یان لە وڵاتی ئوردن بێیان لە ئێران بێت، بەڵام وای بۆ دەچم زیاتر یەکی تورکیای ئاسیا وڵاتی ئوردن بۆ ئێمە دەستنیشان بکات و هیوادارشین لەوێن دەریش بە خۆت دەزانی خەڵکانێکی زۆر هەیە لە کورد لە عەرەب، خەڵکی عێراقی زۆرە لەوێن دەبنە هۆکارێکی پاڵکەشی بەیانەوە سواری. هاندەرانی یانەی هەولێریش دڵخۆشن بە گەیشتنی یانەکەیان بۆ نیوەی کۆتایی جامەکە و پێشیان وایە دوای کرانە دەرەوەی کوێتی هەولێر هیچ بەربەستێکی نەماوە بۆ بەدەستێنانی نازناوەکە. بەڕاستی ئەو سەرکەوتنی هەولێر پێ خۆشحالی کردین، هیواداریم بگەین یاری کۆتایی ئینشاڵڵا لە یانی هۆنگکۆنگ دەبینەوە و شکستی یانی کوێتی زیاتر دڵخۆشکردین لەبەرەوەی ئەوان گرفتێک بوون چەند ساڵە لەگەڵ ئێمە ناتوانین لیان بینەوە. یانەی هەولێر زۆر دڵخۆشکردین، خاص جەماوەری شاری هەولێر بە تایبەتی کوردستان و هەولێر بەخێرا ئەو یانەی کوێتیش زۆر دڵخۆشکردین کە کوێتی شکستی هینا. یانەی هەولێر هەرچەندە لە ئێستادا تووشی قەیرانێکی زۆری دارایی بووە، بەڵام یانەکە سەرجەم تیپەکانی فەرامۆش کردووە بۆ ئەوەی تیپی تۆڵی پێی یانەکە بۆ یەکەم جار نازناوی جامی یەکێتی یانەکانی ئاسیا بەدەست بێنێت. هاندەرانی یانەی هەولێر ئەوەندە بە سەرکەوتنی یانەکەیان دڵخۆش نەبوون، ئەوەندەی بە شکستە گەورەکەی یانەی کوێتی دڵخۆش بوون، چونکە یانەی هەولێر لە کۆی ئەو 4 وەرزەی بەشداری جامی یەکێتی ئاسیا کردووە، لە 3 وەرزی لەسەر دەستی یانە کوێتەکە دوورخراوەتەوە لە قۆناغا جیاوازەکان. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر.